هێز خۆشەویستی بۆ ئێوە هاوڕێیان هێز خۆشەویستی هاوڕێیان یەکەم جارە لایڤی لێرە دەکەین یەکەم جارە خێر بێن سەرچاوی ئێمە یەکەم جارە لایڤی لێرە دەکەین بچین لەو ئەکاونتەش ڕکلام و کەچی بۆ بکەین خێر بێن سەرچاوی ئێمە هاوڕێیان بەخێر بێنە ساواڵێکی گرنگ و سەرنجڕات چێشتان لەو باز دەکەین بەخێر بێن کاکە شێروانی سەر لە نوێل بە ناحەق ئەوە کرا سزا دراوە بە ناحەق سزایان داوە دەیگەڕین ئەوەی دەیگەڕین لێرە دەکەین بەخێر بێن هاوڕێیان سەرچاوی ئێمە هاوڕێیان یەک دوو دەقە بەس کەیسی ئەو ئافرەتەش هاوڕێیان مامۆستا جیهانیش ئەنی ئابڕوچوونشی زۆر گەورەیە لە بۆ ئەو حکومەتی هەرێمەی کە قسەی لەسەر ناکە قسە بابە بڵێ درۆیە نەمان کوشتیە سەبەبەکە وا بوو راپۆرتێکیان بڵاو کردەوە راپۆرتەکە درۆ دەرچوو کە یەکەم جار گوتیان دوو کەسی لەگەدا بووە فەرماندەی ئەوە فەرمانگەی شارەوانی ئەو شوێنە سۆران یعنی کەیسە چیوە هەموو کورد خەریکی بوو قسەی لەسەر نەکرد ئەو حکومەتە گوتە بێژەکە بابە تۆ حکومەتە لەو هەندێدانرایە ڕووداوەکی گەرما و گەرم دێ ڕوونکردنەوە دەدا خۆی بەری پیشان دەدا ئێستا مە کوو بزانین مامۆستا جیهان پارتینێک کوشتی ینی بە جددی کوو بزانین یعنی بە چه شێوازێک هیچ بەڵگەیەکی ئیسپات نەکرد کە ئەو دەست تێدانیە زۆر بە بێمنەتی زۆر بە بێمنەتی ئەوەی کرد چی لێ بکەیت ئەو تۆ ئەو مۆرەش با بستە سەر هەموو مۆرەگانی تر لەکەی تیرۆریستی یعنی معقول نییە ڕووداوەکی وا کە هەموو سوسیال میدیا بتەنی ئەوە بکە پارتی وەڵە بێدەنگ بی دەسەر هاوڕێیان دەیبووبوورن کە لێرە دەکەم ئەو یەکەم جارە لەو لایڤە لێرە دەکەم چ بکەین وەڵای بێزار بووم بە شەرەف پارتی حزب نییە کورد بە بڕوا بکەن وەکو بنیا وەکو ئەوە زۆر ترسنۆکە کورد زۆر ترسنۆکە پیاو بە شەرەف ینی مەجای تێدانە گەنا خاتری دەگرین هەفتەی دوو ڕۆژ ڕەخنەی لێ دەگرین ماو ئەفو ئامیۆ دەرەکەین وەکو لێرە هەیە ڕەبات دەکرێتن یان تەخفیزات دەکرێت حزبن 77 ساڵ تەمەنت بی و ئەی هاوار 77 ساڵ تەمەنت بی 100 تەلەڤیزیۆن و ئیزاعەتە بی ملیارە دۆلار بی حکومەتە بی بە شەرەف لێک کۆمنتی خەڵک دەترسێ لێک پەیز دەترسێ لێک ئەکاون دەست تخواوە حزبە بە دەردەوەی گوتنی تخواوە حزبە شەرم لە خۆی ناگا حزبەکی گەورە و گران دەیان پەیزی فەلی هەیە سەدان پەیج و میدیای سێبەری هەیە کورە نازام چی تەلەڤیزیۆنی گەورە گەورەی هەیە وەڵاهی یەک پۆست دەکەی شکایەتت لێ دەکات کورەوە چ حیزبەکە کورە بە جددی پارتی کورە بابە پیرە مەڕەکی عمرت 77 ساڵە هاوڕێیان دەنگەی بکوژێنینەوە ببوورن هەمووی سەعاتەکە هاتیمەوە ماڵ بە پەلەپال ئەوەمان کردی ئاوڕێیان بەخێر بێن سەرچاوی ئێمە بابە مەسعود بارزانی وەڵا عیبە بەخۆی بۆ زانیاریتان ئەمجارە شکەش باسم کرد بڕوان پێ بکەن مەسعود بارزانی بەخۆی سەربەرشی سوسیال میدیا دەکات بەخۆی بە شخصی خۆی
سەرپەرشتی سۆسیال میدیای خۆی دەکا و چاودێری دەکە و زۆرترین پەیچێ 2 دەفتەری دەداتە ئەی هەوار 2 دەفتەر لە بۆ 1 مانجی یعنی ئەو هاکەری بەتوانە ساڵانە بە 300-400 هزار دۆلاری بەکرێی دەگەن لێدا هاوڕێیان هاکردن و تیرۆر هیچ فەرقی نییە ینی وەخت خۆی بارەگایەکدا دەخرایز هەمان شتە بەخێر بێن هاوڕێیان سەرچاوی ئێمە هاوڕێیان خەبەرش سەرنجڕا چێژ دەزان هەموو نیاسان لە بۆ شتی خراپ ڕۆیە خەبەرەکەی بێ لەسەر کاکێ من هەورامی یەک بستە برادر کۆمنتێکی جوانی سوێزە گوتی هەر چ شتێک بی لەسا ڕووبەرێکەی هێ من هەورامی لۆچما هێ من یەک بستەر ڕەبی ناوەڵە براکەم هیچ تەڕنابی حەجێ لێ نییە دێتن ئێستاکە ئەوە دەبی هاوڕێیان یەک هەفتەیەک زیاترە من ئەوە بڵێم ئەو ڤیددیۆ دادنم نازام لی دەدرێیانە چ کورتە ڤیددیۆیەک لەسەر برای هێ من هەورامیێسە کە باسی دەکەم ئەوە بووە لە تیکتۆک لە هەموو شوێنە سڕیانەوە تیکتۆکانیشدا دەخەن بۆیە من لێرە دادنم بە زڕنگی بچمە تەلگرامەکەم لە تەلگرامەکەم دادنم ئەم خادر نادر لێدەن لەوێندەر هەیە دەچینە تەلگرام لەوێندەر حدەک لە هەمووان ئەمینترە و بۆ زانیاریشتان هاوڕێیان بە ئەو سەرنجەشتام دەمێ لەو ئاپە گەورانە مەترسن زۆر دەتان ترسێنن ئاهاوەتس ئاپاک دەکرێت ئەوە بڕوا بکە حەزمەنیە بەڵام باشترین سیگنال دانێ سیگنال زۆر گرنگە سیگنال هاوڕێن دەنگم چۆنە باشە خوا دەنگم باشە لێرە شتەی پیشاندا دەرێ دەنگت ئەوە برێم ئەوەیە گەیاننی ئاسلوتنیکەکەت لاوازە بە دووری نازانم ڕێنەدەم شتەکەی باس بکەم یعنی بە دووریان نازانم زۆر هێزش ترسنەوەکە دەست خۆش هاوڕێیان برایە چیە من هەورامی ساڵێک زیاترە لە خەت گیراوە لە ڕێی ژن برایە چیە من هاورامی کە سایقیتی مدیر مەکتەبیتی سکرتێریتی کولفی کولا ئێوەڵە هاوڕێیان برێم چێ ینی لەو دەنگەی زیاتر بڕاوکەوە دیزەم لە دەست دەرێ سەوتت کزە بە ئەوەش بینینە پێش ڕاوەستە دەرێ سەوتت کزە ئێ باشە وەڵا خۆ هاوار ناکەین برا لێرە ئەمە فێرە هێمنی دەبین بە جددی زۆر بە هێمنی ئەوە دەکەین با لێرە گیریکەین تیرسی بە ئەنیق نەبین بە عەرەب گوتە برای چێ من هەورامی ناوی هەردی هەورامی کولفی کولا ساقیتی سکرتێریتی مدیر مەکتەبیتی سەرپەرشتی بەشر مەکتەبی ڕێخستنەگە هێمن دەکەن هێمن هەورامی هاوڕێیان دەبی بزانن بەهێزترین کەسە لەکن مەسعود بارزانی مەگەر ئامینە زکری لەو بەهێزتر بی مەسعود زۆر جێ لێ ڕایەگری لەبەرێ ماستا و چی و زمان پیسەی پیسە مەسعود کەیف بەوانە دێ بڕۆ مەتعی بکە بڵێ کاک مەسعود کورە سەعەد یەک بابەتی لەسەر نووسی کردیە ڕاوێژکار فەرهاد پیرار گوتی ئەتو پادشای ئیبرازی کرد هێ من هەورامی ئیبراز دەکا بڕۆ مەتع سەنای مەسعود بکە مەسعود وایە من نازانم مەسرور یان نێچیر بەڕاستی بەس مەسعود مەتع سەنای کە ئیبراز دەکە هێ من هەورامی جێی زۆر گەرمەلەکن و معتەبەرەوە لە مەکتەب ڕێخستنی گەورەتر نییە هاوڕێیان بۆ خۆتان دەزانن لە مەکتەب ڕێخستنی گەورەتر نییە ئێدایەتیانی براکەم سەرپەرشتی هەموو ڕێخستن دەگا و دەستی کراوەیە و زۆربەی شتەکانیشی لۆ دەڕوە بەڵام لەگەر ئەوەش برایەکەی خۆی کە لەوەدا 1 ساڵ زیاترە بە ژن ئەوە قسە لەسەرەوەیە کە ئافرەتەکە لە لقی 20 سارەوە بزانم یان چاردەیە یان 20 سارە 20 سار ژن گیرایە دەوڵەتە ئەقلیمی گرتیتی من نازانم ئێرانە عێراقا بەڕاستی چکۆ عێراقیش لەگەری دەکاتن و ڕەنگبی تورکیاش بی بەڵام دەوڵەتە ئەقلیمیە ڕێمی گومان ئەم بۆ خۆم گومانم زیاتر لە ئێران و عێراقا لە خەت گیرایە 1 ساڵە هاچی هەموو مەکتەبی ڕێخستنی پارتی کرایە مەکتەبی ڕێخستن کە گەورەترین مەکتەبیتی هەستیارترین مەکتەبیتی هەرچی ئینفۆرماسیۆنە پێیان ئاودی و کردیە بەدەستی خۆی ئەگەر نا فریمت بڵاو دەکەینەوە گرتیتیان لە خەت ناوی هەردیە تەعان و داوای پارەیەکی زۆرشیان لێ کردیە بدات پاراستن نەیزانیە لەو ماوەی زاندرا پاراستن زانیتی گرتی هەمووتان دیتان لە میدیاگان ڕاگەیەندرا ئەمە قسەمان نەکرد لەسەری لەگەر ئەوەی خەبەرەکە زوو زانیمان بڕوا بکە بەس قسەک بە دواتچوون کرد چکو قورسە برای هێ من هەورامی بگیرێ ینی
کاکە ئێمە نەورامی لە ئێستا بەقەت سودادی برای بارزانی لای مەسعودی قسەی دەڕوە یعنی ئەو هایە بۆیە قرس بوو بە دواتچوونمان کرد یەکەم کەس کە ئەو خەبەرەی بڵاو کردەوە مەکتەبی نەسیری بڵاویان کردەوە بەڵام دوای 24 سەعاتی کەسێکیان بوو بە ناوی ڕەسوول حوسێن بڵاوی کردەوە دوای 24 سەعاتی لە ترساوەکەی ڕەش کردەوە پۆستەکەی ڕەش کردەوە چوینە سەری نەیهێشتیە دوو لەو هەفتە و دە ڕۆژە ئێمە زۆر هاوڕێیان دەنگ باشە لێرە هەر پیشان دەدا کە خراپە ڕەنگی هەوڵ بدەن لایڤەکەی زەعیف پیشان بدەن بە هەر حاڵ بە دواتچوونمان کردە فعلەن ڕۆژەک هینایانە دەرێ قسەی کرد بەس ئەوە هەر زۆر ئاساییە کاچ خۆم نەفەرە لە زیندان بی لە هەر شوێنێک بی تەلەفۆنی دەدەنیان 2 سەعات دەهینە دەرێ ڕەنگی لە دژی منیش ئێستاکە شتێکی پیشان بدەن بڵێ ئەوە درۆیە بەس ئێمە 10 ڕۆژ دەبی هەمووتان دەزانن ئەو متابعەمان کردی ئەوەی ئەم بزانم یەک جار لە مەکتەبی ڕێخستن دیترایە لەو 15 ڕۆژەی کە دەنگۆ هەیە ئەگەنا نەچووە دیار نییە وە کەس نازانی چون بزرا بەردرایە نابی خۆی بە دیاربخی بڕۆ سەیری فەیسبوک سناپچاتی تەلەفۆنی هیچی نمایە کاکم بە ژنەچی هەموو مەلەفی مەکتەبی ڕێخستن گەورەترین مەلەفە هاکرایە ئەوان بەبێ ناشیژنی دێن هاکەرێک دێنن ئێمە هاک دەکەن هەموو شتەکانی مەدەبن کەچی بەخۆیان بەش نەک جیرانە لەولا ڕەوان ئەو قلەکەی ئارینی تر کۆمەڵک فەزاعەتی ئارینی باس کردی و لایەتی لەولا ئەو برای ئەو کوڕەی هێمن هەورامی ئەو برایی هێمن هەورامی تاوان هێمن دەرێن برایشی هەیە ئەو براشەیە لامووی خۆشتر هاوڕێیان هێمن هەورامی ئەوەیە یعنی گوتبی ئەم بەخۆم دەهین پاراستن چوو لە ناو مەکتەبی ڕێخستن دەریا هینا بوو بردبیان من نازام چیان نەکردی بەس کەرامەت هێمنیشیان شکاند بوو هێمن گوت بەخۆم دەهینم کورە بڕۆشەکارە تو چی پاراستن کولفی کولە بردیتیان من نازام بەڕاستی گیرایە کوژرایە سبەینێ بە دیاری دێخنەوە یان نە هەموو شتە گوارەدا بەڵام ئەو کوڕە بە ژن گیرایە وە کورتە ڤیدیۆ چیە ڕاست بزانم چار پێچ مۆبیلم لایەکنا بڕواوکەن هاوڕێیان خەباتی بن بەس بە مۆبیلەیە یەک مۆبیل بەقەت سوپایەکی شەڕ دەکا لەبەر ئەوە بزانم ڤیدیۆیەکتانەوە دەکەم ئەو برایەتی ئەوە برایەکەتی لەقتە چی بڵاو کرایتەوە ئەو لەقتەشی قسەک بڵاو کرایتەوە لە سوسیال میدیا بەس ئەوەی بڵاو کردەوە تیکتۆکە لێیاندایە ئەوڕۆ ئەوە دەنگێکم نامەوێت دەربچی ئێستا زمانەکەش ئاواڵێ بە زمانەوە گرتیتیان هێمن هەورامی بە زمانەوە گیرای ئای هێمن بەزوەت بە دەردی ئەو برادەری گوتنی بە قورئان بەقەت یەک بستی تەڕنابی هێمن بە هەر حاڵ هێمن وەکو گوتمان متەرجمی بوویتە کولفی کول لە مەکتەب سیاسی مسعود ئەو ئەمینە زکری لا کولفی کولە متەرجم بوو ئێستا گەورەترین کەسی پارتیە و هەموو ئەو راپۆرتانەی حتا دەڵێن بەشش پاراستن لق و ڕێکخراوەکان هەمووی دەستەوێن دەر وەڵا کاچ ئەو برایی وەچی پیاوان بەژنەچی بە پارچە گۆشتەچی ئەوەندەوە مامۆستا جەلیلێکمان نەبوو لە دادێ ڕزگاری ئەگە کورەماردە و پارچە گۆشتە زەنجی جیهانی دروست کرد بە پارچە گۆشتەچی گرتیان و ئیتر ئەوە زمانیشیان پێدەرینایە و ئەوەی لەکنەمەیە ئاوایە من دڵنیاشم لەو سەرچاوەی هێمن هەورامی ئیتر ئێستا وەزعی زۆر شڕە لەگەڵ ئەوەی زۆر خۆی ماندی کردبوو ئەو ماوەی و هەوڵی زۆری دابوو زیاتر بستە پێش و بڕوا بکەن مەسعود زۆر ئەوەی جێلە ڕاگە بە دەلیل کوتمان لە متەرجمیەوە بوو بەڵام فەشەلەجی گەورەی هینایە و ئەوە هاکردنی مەکتەب ڕێخستنی پارتی ئابڕوچونێکی زۆر گەورەیە کە تو کادیرت بە ژن بگیرێ یەک ساڵی ڕەبەقە هەموو مەلەفەکەی ئەوە بووە وە قسە لەسەرەوەی هەیە ئەو ژنەش کە دەڵێن لە لقی 20 ساڵە من نازانم لە لقی 20 ساڵە ئەوی شوون بزرە هەردووچیان شوون بزرن پارەی خەیاڵیان داوا لێکردنە پارەکەشان لێ بەرداینەوە فلیمەکەش وازام هەر لە بەردەستیانە کەنجێ بە دیار دێخن نازانم بەڕاستی بەڵام ئەوەی بۆ ئێمە و خەڵکەکی سیاسی ئەوە بێ ئەوە سکانداڵ و ئابروچوونێکی زۆر گەورەیە نەک لۆ هێمن هەورامی لۆ خودی پارتی و هەموو مەلەفی مەکتەبی ڕێخستنی پارتی ئەو زانیارن لای ئێمە کە دەوڵەتە چی ئیتر نازام عێراقا یا ئێرانە کە ئەوە نمونەی کەمە بەڕاستی تا ئێستا کە تو مەکتەبەکی وا هەستیار هەموو ئینفۆرماسیۆنەکانت یەک ساڵە خەبەرەکان کۆپیەکی بڕوە لە بۆ ئەوانە و تو ئاگار لێ نەبی وە لەلایەن چێشۆ هێمن هەورامی کە مەسعود بارزانی هەموو ئەو سیقەی پێکردە
من ئەو هاوڕێیان ئەو خەبەرم زانیە بۆ تا حەدێکی زۆر دڵنیام تا حەدێکی زۆر بەڵام سبەینێ پارتیە و برایی وەچیە سا 5 ڕۆژ لەمەوبەر بینتەوە پیشان بدە ئەوەیە بەس بڕۆن ئەو 8 ڕۆژەی کەس نەیدیتە ڤیدیۆ شتی کردبی یان قسەی کردبی تەلەفۆنی نازاندرێ شوون بزرە زیندانە چیرێ هاتیە و وەکو گوتم یەکەم کەسیشکە ئەو خەبەرێ بڵاو کردەوە مەکتەبینێ چیری بڵاویان کردەوە دوای ئەوە لە ترسان شاردیانەوە ئاگەنا هەموو کەس دەزانێت یەکەم کەس ئەو خەبەرە لە مەکتەبی نێچیرەوە ئینتیلاقی کرد زائیدەن شتەکانی شوون بزرە و هەر ئەوە مۆدیلێکی نوێیە لە هاکردن کە کورد گوتنی ئەوە تۆڵەی ئیلاهی ئەو دێ هاکەر دەگری بە پارە بڕوا بکەن هاکەریان هەیە بە پارە دێ لە ئێمەمانان دەدا ئەو هەموو پەیجا یعنی ئەمە نەسا یەک دنیا پەیجمێ هەموو داخستیە ئەوەندە گڕۆیە ئەوەیە کەچی ئەوان بە ژن دەگیری بە پارچە گۆشتێکی ئەوەندە ئەوە چەندەمین فەزاعەتە لەیان گیرایە من ئەو خەبەرم پێ بوو هاوڕێیان ویستم ئاگادارت کەم ئەوە شێوازەکی نوێیە و ئەوە ئابروچوونێکی زۆر گەورەیە لە بۆ خودی پارتیش کە تو هەموو راپۆرت و هەواڵەکان گەیشتە دەستگای چاوالگری بە چش بە ئافرەتەکی ئەوەیە ساڵە چش دەبی ئەو شتە ڕوویدا لە دوای کۆنگرەی ئەخیریانەوە کە من بۆ مەکتەبی ڕێخستن ئیتر کاکەم نەقلی کردی هەر زۆر بە ئیسراعەت کۆپیەک لۆوان کۆپیەک لۆ دەوڵەتە کە ئێرانیان عێراق ئەوەیە من زانیتم ئەوەش کار ریسالاچیەکانی کاکێمن یەک بست کە وا خۆی پیشان دەدا ئەوە بی بە شەرەف دەجار لۆم کردیە هێمن هەورامی ئەل ناگری هاوڕێیان ئەو خەبەرە لای من هەبوو خەبەری تریشەیە لە وەختی کە باز دەکەین یعنی لەسەر من لەسەر ڕووداوی سیاسی من قسە و باز دەکەم ئەوە سکانداڵەکی زۆر گەورەیە سەدجارەی دەکەین شکستەی زۆر گەورەی پیاوە هەرە متمانە پێکراوەکانی مەسعود بارزانی هێمن هەورامی برایەکەیتی کە پارتیان تووشی گەورەتری شکست و ئابڕۆچوون کردیە و ئەوانە هەر ئەوانە هاوڕێیان بۆ گیانی ئێمە ئازان ئاوا دەبینێ و دەوڵەتانەش چیان لێ دەکەن سلااو ڕێزم هەیە دووبارە ئەرە و خەبەرە بوو ویستم ئاگادارتان بکەمەوە هاوڕێیان ئەگە ڤیدیۆ لێرە نەما دەبەمە تەلەگرامەکەم یان ئەگە هاچیان کردیان ریپۆرتیان نەدا لە تەلەگرامەکەم لەوێدا دەدرم شەوت شاد بە هیوام کەس وەکو هێمنە هەورامی تووشی ئەو شکستانە نەبیت حاڵم بە حاڵی پارتی نەبیت لەولا بە ژنەک دەگیرێ و لەولا بە پەیجێک زمان کورد دەرەچی